ئاژوەرگرتن چەند خۆش و بەلەزەتە قەرزەکەی دوو ئەوەنە ناخۆش. ئەمە بۆ ئەو ئەمەش بۆ کارەبە ئەمە پەنجە بۆ ماسی کورە ماسی چی دەوات لە ماسی بێنە ئەوە 5,000 دوو قوت و ماسی قوتویان بۆ کڕم ئێستا باشە سە بە دڵمە حالیەن چی ماوە چی ماوە ڕاوەستە ئەمە بۆ گوڵە بە ڕۆژە ژنە مەڵی تووتیە 2 کیلۆ گوڵە بە ڕۆژە ئاخا ڕۆژی تەواو 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 ئینجا بە ئەمانە هەڵگرم یەکچان بۆ حازر کردوویە جا دەڵێن چای عەسرانی زۆر خۆشە. وەڵڵا چای عەسران خۆشە بەڵام من کووە بە حەیاتی چای عەسر بۆ نێناوە مەگەر ئیشێکە پێم نەبێت. وەرە دەرێ من؟ نانا وەرە دەرێ بەم سەرمایە بێمە دەرێ؟ ئەی خۆت ناڵێ ماڵتە ئێرە ئەوەی دەڵەمەوەی دێدا شاردوتەوە بۆنی مەعاشە کردووەیتە تەواو کوناو دەرم کە لە حکومت نەجاتم نابێت سەرەی تۆیە لەم لاوە پارەی کارەبا بەرەو لەم لاوە پارەی ئاوی زیرەکت لێسەن و ئاوی زیرەک نییە کارەبای زیرەکە بێنە بێنە دەی 100,000م بەرێ قەرزارێکی هامە 10,000 و تەواو 10,000 چییە؟ ئەی 100,000 قەردارم هەر بە کاک محەممەد دوکاندار ئاخە بۆ 100,000 قەرزاکە ژنەکە بەزەیەکتان بەم نابێتەوە ئەم پارەی بۆ وایە خودە چوزانم ئەمە هەمووی قەرزە بەخوا بێ بیەمەوە چەند 100,000ەکەی بەرێ لا حول ولا قوة بەرێ إلا بالله 100,000م بەرێ ژنەکە جاری پێشوو چوون قەرزی دوکاندارەکەی ئەو بەرم بۆ یایتەوە لە قایمەکە نووسرا بوو 29,000 بنێشتی کوردی ئاخر 29,000 ئاخر تۆ بۆچی ئەیشتی ئەسڵ دەخۆین و مناڵەکان نەخۆنەوە چی بکەم؟ لێ تێکچوو لێ تێکچوو 5,000 کەمە ئەمە سە ئەیتر تەواو داوای پارە نەکەیت ئەوە نیازی شم بوو ئەم جارەیان ماسی سەلەمونتان بۆ بکڕم لەبەرێ پارەکە بەژناکە بۆم کردن بە ماسی قوتوو ماسی قوتوو دە باشەر بەزیا بێ 100,000ەکەی منت داوی دیکە هەرچیە بێ خۆین لە ماڵەوە ئەو پارەکەی دەژمێرم بزان 5 کەم بوو لەک نەچوو ئەمە ئەم قەرزە خۆ دەیبەی نا ڕاستە باچارە لێم تێک نەچێت پێ دەڵێم بچێ داینێرم ئەمە تەواوە بە سامانی دائینێرم بە سامانە مەینێرە کاکە ئەو ژێژە وەڵڵاهی ئەم هەتیوەی برازام نەیگرتە خۆی ئەی هەرەخوا 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 ماڵە بە قوڕ نەگیرێ دەرگای سەراجەکەمانی کردبووانێ سەمونی کێ نابوو هیچی دەست نەکەوت و شروعی کۆکەی تا بۆ خواردبووی دە باشە بنەوە ئەچم سامانی بانگەکەم وێ دەبیێنێ بەراگای لە خۆی بێت باش گێژە شەرەفم بەس چامیەوە چیە زۆر ناخۆشە ئەم 25 بۆ خۆم هەڵەگرم ئەم 75 ئەم بە سامان بەڵێ ئەو 75 بوو بە بۆ کاک محەممەدی دوکاندارا و جارەشدا بوومەی ئەو 75 بۆ بەرە باشە دیتەوە دەبڕۆ خوال لەگەڵ زانێ با من 25 لێ دەرکەم وەڵها پارە پێلێ لە فرسەتە سلام علیکم کاک محەممەد عليكم السلام سەرچاوم کاک ئەحمەد بەخێر بێ ئەحواڵە باشە سەرچاوم چاوەکەم خوا بەخێر بێ وڵایی هەر لێو هاتم وتم با تاکیدکەم بزانم سامان قەرزەکەی بۆ هێنایتەوە بەڵێ ئەرە وڵا 50,000 بۆ هێنامەوە چەند؟ چییە کاکە 50,000 بۆ هێنامەوە تاکیدی تۆ؟ کورە ئارە وەڵا 50,000 بوو بەخوا هەر بەجددی؟ ئەوە چیە کاکە تۆ چیتەوە 50,000 بوو وەڵا تەواو چی تەواو مادام گەندەڵی کەوتە ماڵی من بە هیچ شتێک چاک نابێت ئیتر بۆ لۆ بێ حکومەت پێم بڵێن گەندەڵە